ئەگەر ئەوەی کە قوبات تاڵەبانی و ڕێکخراوەکانی ژنان هاتوون دانەوێ کە لەبەری ئەم یاسانە چارەسەرکەن بۆ ئەوەی بە حسابی خۆیان کۆتایی بەم توندوتیژیانە بێنن کە دژی خێزان هەیە با بڵێن لە دژنیان هەیە ئەگەر بیرۆکەکەش ئەمە بێ ئەوەی کە ئێستا دەیبیندرێ ئەو پرۆژە پێشنیارەی کە پێشنیار کراوە بۆی هەمواری یاساکەی پێ بکرێ ئەمەی تێدا ناخوێنرێتەوە بە پێچەوانەوە ئەمە داخیلبوونی ڕاستە و خۆی دەسەڵاتی ئەمن و پۆلیس و ئاسایش و دادگایە بۆ ناو ماڵەکانمان بۆ ئەوەی هەر کەسێک لێرە بەدواوە بەدڵی ئەوان نەبێ بتوانن بە یاسای پاراستنی خێزان لە توندوتیژی داخلی ماڵەکانیان ببن دەستگیریان بکەن ماڵەکانیان لەبەرێ کەڵۆشێنن دەست بەسەر ماڵیاندا بگرن خۆراوایەکان کە لێرەن دێن کار دەکەن لە کۆمەڵێک مەجاڵی بە ناوی دیموکراسیەت و خێزان و پەرەپێدانی دیموکراسیەت و ئەمانە کار دەکەن کۆمەڵێک تەکالیفیان هەیە لە دەسەڵاتی سیاسی ئەمە وازەحە بەڵام دەسەڵات خۆی پیلانی هەیە کە دەیەوێت بێتە ناو ماڵەکانمان ئەوان بە دوای دەریچەیەکدا دەگەڕێن حجەتێکی یاساییان هەبێ شەرعیەتێکیان هەبێ بۆی تا بێنە ناو ماڵی خەڵک ئەوان ئێستا لەسەر شەقام ڕێگان لێگرتوین ناتوانێت تۆ دەنگی خۆت بە ناڕەزایی دەرببڕی بەگە تۆ موچەخۆرێک بی لە فەرمانگەکەی خۆت بێ سەردادە سەرکوتت دەکەن و لێت دەدرێت و ئیهانە دەکرێت وەکو چۆن لە فەرمانبەر و لە پەرلەمانتار و لە مامۆستا و لە هەموو کەسێک دراوە ئێستا لێرە بەدواوە ئەم هێزە سەرکوتکارە بە ناوی پاراستنی خێزان لە توندوتیژی دێتە ناو ماڵت ئەو کەسێک کەشکاتی لێکراوە و دەبێتە بەردەم دادگا خۆی مژنەکەی دەبێت یان مناڵەکان دەبێتە بەردەم نازانی چێ شکایەتی کردووە یعنی ئەمە یاسایە لە کوێدا جێگای دەبێتەوە لەگەڵ چ عەقڵێک و مەنتەقێکدا ڕێک دەکەوێتەوە جگە لەوەی کە ئەمە پیلانێکی هەواڵگریە پیلانێکی مەترسیداری ئەمنیە بۆ داخلبوونی ئەوان بۆ ناو ماڵەکانی ئێمە سپاردنی ئەم کەیسانە سپاردنی ئەو هەموو کێشەی هەموو خێزانێک بە یاسا هەر بۆ خۆی کارەساتە بارگرانیە بۆ حکومەت تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتی و ئاشتی کۆمەڵایەتی ئێمەیە